پێت ناڵێم بۆچی وات کرد بۆچی هاتی بۆچی ڕۆژی من پێت ناڵێم ئەو گۆرانەی ساڵانێکی زۆر هەمومان یادگاریمان لەگەڵی هەبوو. ئایا ئێوازانن شێعری ئەم گۆرانیە دەقی نامەی دوو دڵدارە و وشەکانی لێ دەرهاتووە و کراوە بە گۆرانی؟ با من پێتان بڵێم چۆن. ساڵی 2004 و کاتێ ڕۆژکەریم لە سوید دەژیا لەناو بەستەڵەک و سەرمای سویدەوە بە دڵێکی گەرمەوە پەیوەندی خۆشەویستی لەگەڵ کچێکە بوو لە کوردستان. ئەو کاتە بە خۆشەویستیەوە پلانیان دانا بۆی کە ژیانی هاوسەرگیری پێک بهێنن. بەڵام ژیانی ئەو دوانە تاوێک شەڕ و تاوێک ئاشتی بوو. شەڕەکەیان ناو نابوو شەڕی خۆشەویستی و ئاشتێکەشیان بەکاردەهێنا بۆ پلاندانان بۆ هاوسەرگیری. ئەوسا وەک ئێستا نەبوو. لە مانگێکدا چەند جارێکیان توانی قسە بکەن. ئەویش باستەم. ئەو شەڕانە جوانترین شەڕ بوو. ئەزانن بۆ؟ با من پێتان بڵێم. هونەرمەند ڕۆژکەری مەڵێت هەموو ئەو وشە توندانی لە کاتی گفتوگۆکانە ئامان کرد یەک بە یەک هەموویم هەڵەبژارد دانە بەدانە هەمویانم کۆ کردەوە تا ڕۆژێک بیرۆکەی ئەوم بۆ هات کە بیکەم بە گۆرانی هەرواشم کرد کرا بە گۆرانیەک و وەک جوانێک لە جوانەکانی ئەم دنیاە مایەوە. هونەرمەند ڕۆژکەری مەڵێت لە ساڵی 2004 کاتێکە لە سوید سێدەکەم بڵاو کردەوە شەوانە لەگەڵ هونەرمەند زیاد ئەسعەد پێکەوە چوینە ماڵی کاوەشێخ و دەرسی مۆسیقامان بە یەکترێوت. شەوێکیان بیرم لەوە کردەوە گۆرانیەکدا بنێم کە دەقی شێعرەکەی نامەکانی بینی من و خۆشەویستەکەم بێت. بۆیە بڕیارمدا ئاوازێکی بۆ دابنێم. بۆ بەیانەکەی پێویستم بە ئامێرێکی کیبۆرد بوو. پەیوەندیم بە هاوڕێکمەوە کرد بە ناوی سامانی پیانۆ. ئەو ڕۆژە نەمێش بچێتە سەرکار. بەیەکەوە مۆسیقایەکی سادەمان بۆ دانا. بەڵام سامان بەدڵی نەبوو. بۆ شەوەکەی گەڕامەوە بۆ ماڵی کاوەشێخ. مۆسیقاکەمان داخلی ناو کۆمپیوتەرەکەی کاوە کرد. بەیەکەوە لەگەڵ زیاد و کاوە گوێمان لە گۆرانیەکە گرت. ئەو ڕستەی یەکەمی کاڵێت تۆ هەرچیت کرد بە دڵی من بە عاشقی من باست ناکەم. لەو کاتەیە زیاد پێی وتم ئەی بۆچی ئەوەی بۆ زیاد ناکەی دڵنیا بە دڵنیا. منیژەوەم بۆ زیاد کرد. هونەرمەند ڕۆژکەری مەڵێت ئەو گۆرانیە نووسینی شێعرەکەی و ئاوازەکەی و لەگەڵ تۆمارکردنەکەی تەنها ماوەی 24 سەعاتی پێچووە. دواتر دەڵێت ڕۆژێک دوای تۆمارکردنی گۆرانیەکە هەردی عومەری وێنەگر هاتە لام. بڕیاریاندا کە هەر لەوێ لە سوید کلیپێک بۆ گۆرانیەکە بکەن. بۆیە ڕۆژکەری منداڵی خوشەکانی کۆ دەکاتەوە و پێکەوە بەرهەمێکی جوان تۆمارەکەن. هەمووم پرۆسەیە بە ماوەی 48 کاتژمێر ڕوویدا بەبێ ئەوەی خاتوونی خەونەکانی ڕۆژکەریم ئاگاداری ئەم بەرهەمە بێت تا ئەو کاتی کە بەرهەمەکە بڵاوکرایەوە. کاتێک کە بەرهەمەکە بڵاوکرایەوە خاتوونەکەی پەیوەندی بە ڕۆژکەریمەوە کاتوو ئەڵێ ئەوە چییە؟ هەموو ئەو شانەیە کە من بۆ تۆم ناردووە تۆ هەڵت بژاردۆ و کردوتە بە گۆرانی. ئەوان ماوەی 20 ساڵە هاوسەری یەکترین و خۆشەویستی یەکترین. ئەو خۆشەویستی ئەوان ئەم گۆرانی نەمرەی بۆ بەجێهێشتی. من پێت ناڵێم چەندە وێڵە چەندە ڕێگەم بڕی بۆ لە